یادگاریە میراتی کۆنی کوردەواریە پەندی پێشینیان بەڵگەی خەباتە ئاواتی گەل و سۆز و وڵاتە دەڵێ هەر شتێک ساڵان زۆر بوو بێ وەک خەرمان بەڵام بەداخەوە ئێستاوە دەست ناکەوی بۆ دەرمان بەد دڵنیا بە تا عەبدوڵڵای برا بچووک بمێنی کۆمەڵایەتی و فەڕائی و هەرزانی شتی قەدیمی ژەر دەمێنی ئەوە دڵنیا بە بڵۆن و بەکتریا و دڵکردەکە و تسڵۆکی لەو ئاوەی مهمتر بەندی پێشینیان هیچیان نێشتەوە دەڵێ کەو ئەگەر لاقیشگایان باڵی چاک دەبێتەوە بە بنێشتە تاڵی دەقیق وایە ئەوە بنێشتە تاڵە بەدم دووچ خۆی لە برینی خۆی دەداکەوت حیوانەکێوی بە قۆچەکەی خۆی لێ دێت گورج بە نینۆکەکانی دێڕنیت لە برینێ وڵی ئەوە 44 ساڵم تاوا کرد لە زمانی حکومەتی بەعسەوە خەریکی کاسبی سەرپێیم ئەوە دەگەڕێم و دەسۆڕم بە زۆری هەر ئەو شتانت فرۆشتووە چی دەفرۆشیت وڵی وەکالەتم هەبووە مەغزەنم هەبوو لە سواقوڵی مەغزەنم هەبوو لە پشت دەرێ بڵێم وەختێکی مەعاملەی پاکەتمان دەکرد وەختێکی مەعاملەی برنجمان دەکرد وەختێکی مەعاملەی گەرموشتمان دەکرد ئێستا هەشتە کۆمەڵایەتیەکانم هەیە بنێشتە تاڵم هەیە ئاوی بنێشتە تاڵم هەیە بنێشتی کوردی ئەستی دارە بەنێم هەیە چرخم هەیە حەبلم هەیە پسکیتم هەیە دۆم هەیە ئەو شتانم هەرن ئێستاش شتانی کە هەتا لە سریانە سروشتینە قوربان زۆربەی زۆری سروشتیە ئەو دۆیە لە پشت دەرێ بەرهەم دێ دۆی قەندی کە مەشهورە زۆر ئەو بنێشتە لەکنە خۆمان دەیکڵێنینەوە بنێشتە تاڵیشم هەیە و ئاوەکەشی ئەوەی کە ئێستا تەماشات کرد ئەوە ئاوی تاڵە بنێشتە کەسێک ما ئیدەی دێشی دەیخواتەوە کۆڵۆن بەکتریا دڵکردەکە ترسڵۆکی بۆ ئەو شتانە بەکاردێشتی قەدیمە ئێستا لە کۆێڕە تەلەفۆن بۆ دەکەن لە هەولێرێ لە عەدوودەکان لە بەریتانیا دێن بنێشتی من دەبە ئەوانەی کە سوکاریان لێرەیە لێرە ڕاست دانم لێ دەکڕن 200 دانم لێ دەکڕن بۆ بەریتانیای دەنێرن تاڵە بنێشتی لێم دەکڕن بۆی دەنێرن جا تاڵە بنێشت دەکەم دوو جۆریە شل هەیە هەشەدا ئەبەی دەکا کار ئاسانیە دەیخوا وەک حەبی زۆر ئەفزیادی وەڵا بەس مەسەلە کار ئاسانترە لەناو بە کەچکە سادەی خۆی هەیە پێی قوناچی بەڵام ئەوەی دەدین کی دەکەین بۆ ئەوی ئاسانتر بێ بۆ خەڵک بەس بۆ برینیان زۆر مهمە ئێستا وەرە برینێک بنێشتە تاڵی تێکە بنێشتە تاڵ باوەڕم پێ بکە حەچی ئینتیاباتی هەیە و هەمووی ڕادیجی شەوێ سپی دەکا سپێنێ برینەکەی تەماشا دەکە یەک ئینتیابی نەماوە بەڕێز هەر شوێنە کۆمەڵایەتی تێدا بوو ژیانی هەر تێدا خۆشە ناندان هەیە دین هەیە ئەخلاق هەیە حورمەت هەیە ڕێز هەیە قسەی خۆش هەیە گفتوگۆ هەیە ئێستا ماوەڵا بۆ خەڵەکەی پێدێ مەسەلە کۆمەڵایەتیە بەڵام حورمەتەن بۆ گەنج و لاوانی خۆشەویست لەسەر ئەو کەناڵە بەڕێزانەوە حورمەتەن ئەو زار شاویان ماز دەکەم بڕوات ببێ گەنج ئەوڕۆ هیچ پێ نییە بەس خەریکی فەیسبوک و ژغەرەکێشان و نێرگەلێکێشان و شتانەیە ژیانی قەدیم زۆر خۆش زۆر دڵخۆشم لەبەرەوەی نانێکی حەڵاڵ و زەڵاڵە هەر چەندی ماندوو مێوارێکە دەسمۆنێ ئەو ماڵە منداڵی زۆر دڵخۆشم سەربەرزم دەسمە کۆیە دەسمە هەولێرێ دەسمە سلێمانێ دەسمە حەدوودان دەسمە دیانێ دەسمە پشدەرێ دەسمە قەندیلی دەڕۆم دەگەڕێم تەیری بێدان و ئاوم پەروانەی باڵسوتاوە خۆی مەوزوعی کەسابەت و وتەکانی مامۆستای من خۆشەویستە دەڵێ ئارق بڕێژە تەمبەڵی بێخێر دەستی ماندووە لە سەرزگی تێر نان بە شوانی و گاوانی بەڵام خۆشە نەک بژی بە چاوەڕوانی دەڵێن خاوەنی باغ و بێستانان خەجاڵەتباری خەڵکن زستانان نان ڕۆژ پەیدا بکەی نانێ شەو بەڵام نەکێشی منەت لە مولە کۆڵەکەی ئاسن بەشان بگێڕی هەڵمەگرە منەت لە پیاوی خوێڕی هەر شتێک بیکەویە شوێنی لەی مادوو نەبی وەمستی دێنی پیاوەتی ئەوڕۆ مەکەن بە پیشە پەسەندیان نەکرد بگرێ و لێنیشە هەر کەسێک چوو بۆ شاری کوێران دەست بە چاویەوە بگرێ بۆ خێران بەدەم هەراشیت پێک نایە ئاواز لە بێ خەبەران کەشکەک سەڵەوە خۆی مۆزوعی گەڕان و سوڕانی مامۆستای من و تێکی دیکەی زۆر جوانیە دەڵێم مەلێک فێری دارستان و لێڕ بێ قەفەس پیری دەکە ئەگەر شوەکەشی لە زێڕ بێ تۆ کەسێک بگری کە ئازادە لە وڵاتێکدا بگری لە قەفەسی زێڕیشکەی پیر دەبێت بەڵام تەبیعەتی تەیری ئێستا من کەسێک بلەوەی کە گەڕاو دەگەڕێن بەردەوام ئێستا من بگری کۆڵک ماڵیشم کۆڵک موسە و مەعاشیشمە بێ کە لە قەفەسی زێڕیشم کەی من پیر دەبێت سەرمانە بۆم دەخۆشم بەس کات فەقی هەڵبێنی چار یاخوا بەخێرێ یاڕەبی نەکێ خۆتەمەدی فەقێنی زۆری سێبەری خۆن بێ بەڵام لە هیچ شتێکی دانەماوی برادەرەکەم خۆشەویستەکەم
کتی پورم هەبوو کتی پورێکم مابوو چی دەچوین شێومان بۆ دەبردەها پیر بوو بەتەمە بوو نەی دەتوانی بخۆی شێوشتی وا لێرە دەڵێ حادەتەن دەڵێ کە دەچوو مەکنی دەڵێ ئێواران هاجا قسەی قەدیم چۆنە دەڵێ کوشۆکەکی دا نابوو دەڵێ و دادەگو پێی دەگوتم ڕۆڵە وەرەدەمەکێ دا سەکنێ دا دەگو قونێوە دەلێرە قونێ دەبرت برمەوە لە بۆ داناسەکە لێمەکێ گوێ لێە جا بەڕاستی قسەی قەدیم هەمووی بە مەعنا بووە قسەی خۆش بووە بەڵام ئێستا معنایەکەیان چ بووە دڵ ساف بوون هیچیان لە بەڵی نەبوو ئێستا وە بڵەیەکی بەوانێ دەگەڵت بەشەڕێ کانوچیشی شوێ سەرجەی ئیسکانێکی دیکەم بۆ کۆڵۆنی باشە بۆ قوڵۆن بۆ مائیدا بۆ بەکتریا بۆ دڵکەزەکە بۆ تەسۆکی لەسەر گۆی زەوی نییە لە بنێشتە تاڵ و ئاوەکەی مهمتر بۆ نێو هەناوی بەشەری بەڵێ هەزار دینار زەرجی من محمود هەزاری بەڵێ والله بۆنیشی